لەبارەی خراپی دۆخی ئابووری مەسعود پزیشکیان هۆشداری توند بە بەرپرسانی سوپای پاسداران دەدات. حکوومەتی عێراق هۆکاری دواکەوتنی دابەشکردنی موسەی فەرمانبەرانی ئاشکرا دەکات. سیناتۆری ئەمریکی لیندزی گراهام دیدارێک سەبارەت بە پرۆژە یاسای پاراستنی کورد ساز دەکات. بەپێی راپۆرتی ئێران ئینتەرناشناڵ کە لە زاری سەرچاوە ئاگادارەکانەوە بڵاو کراوەتەوە، مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران هۆشداریەکی توندیان ئاراستەی سەرکردایەتی سوپای پاسداران کردووە. هەر بەپێی راپۆرتەکە پزیشکیان ڕایگەیاندووە ئەگەر بە زووی یاگر بە زواژوو نەکرێت و گرژیەکان کۆتایی نەیەت، ئابووری ئێران بەرگەی تێسوەکانی جەنگ ناگرێت و لە ماوەی کەمتر لە 3 هەفتەدا بە تەواوەتی دادەڕوخێت. جێی باسا ئەم هۆشداری پزیشکیان هەردا لەسەر قەیرانێکی قوڵی ناوخۆی ناو ئێران نادەبات. لەلایەک حکوومەت هەوڵ دەدا ڕێگری لە دارمانی بەهایتمەن و هەڵاوسانی بێ پێشبینیە بگرێت. لەلایەکی دیکەشەوە سوپای پاسداران جەخت لەسەر بەردەوامی ڕوبەڕووبوونەوەی سەربازیەکان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەکاتەوە. سەرچاوەیەکی حکومی لە بەغدا ئەمڕۆ یەکشەممە هۆکاری دواکەوتنی دابەشکردنی موسەی فەرمانبەرانی عێراقی بۆ ئەم مانگە ئاشکرا کرد و ڕایگەیاند دواکەوتنەکە تەنها پەیوەندی بە ڕێکارە کارجێریەکانەوە هەیە و هیچ پەیوەندیەکی بە کەمی نەختینەی داراییەوە نییە. سەرچاوەکە ئاماژەی بەوە کردووە پشووە درێژەکانی جەژنی ڕەمەزان و پاشان ڕاگەیاندنی پشووی فەرمی بەهۆی شەپۆلی بارانبارینەوە بوونەتە هۆی پەککەوتنی دەوامی دامەزراوەکان و دواکەوتنی وردبینی و ڕێکارە هونەریەکانی پەیوەست با خشتەی موچەی فەرمانبەران جەفتیشی کردەوە کە سەرجەم تەرخانکردنی داراییەکان بەردەستن و حکوومەت تووشی هیچ کورتێنانێک نەبووە. لیندزی گراهام سیناتۆری ئەمریکی و دۆستی نزیک لە کورد لە دیدارێکدا لەبارەی پرۆژە یاسای پاراستنی کورد باسی لە ڕۆڵی قارەمانانەی هێزە کوردیەکان کرد لە تێکشکاندنی داعش. ئاماژەی بەوە کرد کە کورد یەکەم هێز بوو دڵسۆزانە هاتە مەیدان و با قوربانیەکانیان بوونە هۆی ئەوەی کەمترین سەربازی ئەمریکی گیان لەدەست بدەن. لەبارەی پاراستنی کورد لە هەڕەشەی ئیقلیمیەکان گراهام جەختی کردەوە کە پرۆژە یاسانوێکەی لە کۆنگرێس دەبێتە زەمانەتێکی یاسایی بۆ پاراستنی کورد و ڕێگریکردن لە هەر دەستدرێژیەکی دەرەکی و وەستانەوە لە دژی هەڕەشەکان. داوای کرد لەم قۆناغەدا هەمووان یەکدەنگ بن و بەرژەوەندی باڵای نەتەوەیی بخەنا پێش هەموو شتێک، چونکە یەکریزی کلیلی سەرکەوتنمانە لە واشنتۆن.